لاری کۆتایی جامی هەرێمی کوردستان لە شاری هەولێر و لەسەر یاریگەیانەی هەولێر دۆک و پێشمەرگەی هەولێر ڕوبەڕوو یەکتر بوونەوە. سەرەتا یارزانانیانەی دهۆگرەڕێی ڕێزگرتنیان بۆ یارزانانی پێشمەرگەی هەولێر ئەنجامدا بەهۆی بوونە پاڵەوانیان لە خولی نایەبی کوردستان. لا سەرەتا یاریەکە هەردوو تیپ بە هەستیاری و یاریان دەکرد بە ئاستێکی لە یەکەوە نزیک دەرکەوتن و دەرفەتی گۆڵیشیان هەبوو. ژیار دەرفەتێکی ئاسانی بۆ ڕەخسا باش مامەڵەی لەگەڵ نەکرد. لە خولەکی 37 هەرێم تەحسین تۆپێکی پێشمەرگەی هەولێری بەدەست لەسەر هێڵی گۆڵ دەرهێنا و ناوبشوان فیکەی لێدانی سزای لێدا و بەرگری کارەکە یانەی دهۆچی بە کارتی سوور کردە دەرەوە. عەبدوڵڵا سەربەست سەرکەوتوانە جێبەجێ کرد و پێشمەرگەی هەولێری بە گۆڵی یەکەم پێشخست. پێشمەرگە دەرفەتی گۆڵی زیاتریشی هەبوو بەڵام نیوەی یەکەم بەم ئەنجامە بە کۆتا هات. لا نیوەی دوم تەنها دوو خولێک بەسەر دەستپێک تێپەڕی. شافی و مامۆنی ئەنجامەکەی بۆ دهۆک یەکسان کردەوە. گرژی نێوان هاندەران دەستی پێکرد و شەڕ و ئاژاوەی لێکەوتەوە. دوای 10 خولەک لەلایەن پیاوانی ئەمنەوە کۆنتڕۆڵ کرا. لەم دەرفەتە پێشمەرگەی هەولێر نزیک بوو لا گۆڵی دووەم. موسا شکری گۆڵپارێز تۆپەکەی دوورخستەوە. لا خولەکی 83 ڕێکار هاشم گۆڵی دوم و پێشکەوتنی پێشمەرگەی لە یاریەکە تۆمار کرد. هەڵگورد قەیز دەرفەتێکی زێڕینی لە پێش بوو یاریەکە بە سوودی پێشمەرگەی هەولێر تەواو بکات بەڵام لە دەستیدا. دهۆک فشارەکانی چڕ کردەوە بۆ گۆڵی یەکسانی. سەیف جەمیلی گۆڵپارێز تۆپەکانی لە گۆڵەکەی دوور دەخستەوە. یاری بە 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک بە سوودی پێشمەرگەی هەولێر بە کۆتا هات. دوای یاریەکە گرژی نێوان هاندەران زیادی کرد و هاتە نێو یاریگا و بووە هۆی بەڕێوە نەچوونی مەراسیمی دابەشکردنی خەڵاتەکان. خۆشبەختانە ئێمە ئەو ڕۆبووینە پاڵەوان زۆر سوپاسی هەموو یاریزانەکان دەکەم، دەستخۆشی لە هەموو یاریزانەکان دەکەم، شکرانێ خوای دەوێتن. ئێمە هەر لە سەرەتاوە بە گروتینێکی باشەوە خۆمان ئامادە کرد بۆ ئەو یاریە چووکە زانیمان کەەوە یانەی دهۆکیش یانەیەکیەوە ئاسان نابێت لەبەر ئەوەی یاریزانەکانی خولی عێراقی گەڕان بۆ جاری فەنیەن ئەمە زۆر باشتر بوون بە دەلایب زۆر باشتر بووین بەس ئەمە هیچم نییە لەو یاریکە پیرۆزیان بی و تەقەبولی خەسارەی دەکەم ئەمە مەسئولیەکەمم لەو خەسارەی بەس دەبی هەندێک پێداچوونەوە بکەین لە ئەندامانی تۆپی پێی کوردستان هەمویان بەڕێزن هەمویان جێ ڕێزن هەمویان محتەرەمن بەس دەبی زیاتر ئیشکەن دەبی دەوراتی تەسقیفی بکەنەوە پێش هەموو شتێک ریاضە خۆشەویستیە احتیرامە ڕێزگرتنە یەکتر قبولکردنە نابی من ئەو تۆپانەیە ناکەم کە بەلایبی خۆم بڕێن بڕۆجووم بەلایبەکان بڕێت نەرفەزیان بودە ئەگە ئەمن مدەڕیبم بەگە بە یاری لەوی دەبمەوە نەک بە قسە و لە ناو مەستەبەی هۆسێ بوو بەڕاستی کارەساتە کارەسا. یانەی پێشمەرگەی هەولێر بۆ یەکەم تیب لە یەک وەرز جام و خولی نایەبی کوردستان بەدەست بێنێت. یاری جامی سوپەریش سەرەتای وەرزی داهاتوو بەرامبەر ئاڕەڕاتی هاوشارۆچکەی و دووەمی خولی نایەب ئەنجام دەدات. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.